سلمانيا لو حميتونا شوي لو سويت إلى موايا لو ذوي خوي لو سويت إلى موايا أغلب خوي تتابع سلمنا يوسائل وهو وإني وبائل أبزوائن وشيئت مسائل وخل يعني أجيخي خائل باخداری بوارێکی گرنگی کشت و کاڵیە و هەورامیەکان زۆر بایەخیان پێداوە بە پێی وەرزەکانی ساڵ ئیش و کارەکانی ناوباخیان دەگۆڕێت زۆربەی گوندنشینان لە وەرزی پاییزدا لە پاش کۆکردنەوەی بەرهەمەکانیان گوندەکان جێدەهێڵن و ڕوودەکەنە شارەکان بەڵام لە سەرەتای وەرزی بەهاردا دووبارە دەگەڕێنەوە بۆ ناو باخەکان و سەر لە نوێ کارەکانیان دەست پێ دەکەنەوە لەم وەرزەدا باخدارەکان زۆرترین ئیش و کاریان هەیە لە چاکردنەوەی تەلان و زەوی چێڵانەوە بیگرە هەتا دەگاتە نەمام ناشتن و هەڵپاچین و پەیوەندکردن و بژاری ناو تەڵانەکان و ڕێخستنەوەی جۆگەکان يا خير شوما وميسائل وخل زردي بخائل زەوی چێڵان یەکێکە لە گرنگترین ئەرکەکانی باغداری لە وەرزی بەهاردا ئەم کارەش بە سێ جۆر ئەنجام دەدرێت ڕەزە دێمەکان و هەندێک لە تەڵانەکان بە خاکە ناز دەچێڵدرێن باخدارەکان بەدەسەوام و بە شێوەی هەرەوەزی لە شوێنێکدا کۆ دەبنەوە و زەوی یەکێک لە باخەوانەکان دەچێڵن بە مەشکاری چێڵانەکە ئاسانتر و خێرا دەکات والله زمينا على من بارك وتنا وايتا إيسا حد زمينو قرما بيان نويا بيان وقرما باري دايك وتنا واي مثلا بار وبيرار أشياء مثلا إنه بعض اللي صوبة كردنا باخد دايمون بنامي باخد دايمون أترى وقتي زميني هني على أن تو تبيرد وتماشى كرا حتى عملوا راوا باخشة قرد زميني دايماري باستفادة نا هيتا منينا كاليو نا تراكتور هن بلو دريس كالوز نا خلقك استقامة سهن شوار نفر مثلا باوي واسا كاكا با تراكتور بار مي زميني كالمي هم گرمش هني هم سمريش هني هم استفادة سنكر مثلا عارو تو كاركت بين من كاركو يا سباب يا بيره ئاوەتی باتەن تواتەن بۆم چەنە هەکە سەبا پێرە بۆ چەنەم منیشمەوە چەن و تۆ دەسەوام ئێتر من ئامانە یا تۆ ئامانی چەن و من ئیتر کارەکە ئەپاسێ گوزەرنانجا هەورامانێمە وەختێ من فکرم بێ ئیکسەریەش ئیسە بێن ئەخسەریەش لە حاز و پۆڵی مەسەڵەن نەفەرە لەوان چەنووی واتن کاکە بارە لۆم پەی بارە جوانش جنوات که باره از من پی باره کوچم پی کره هوار ولاخش بیان یا گاوش بیان واسه بلا گاوا کم تپنه یا روی تم پی کری یا گرم پی کری یا اینیشا اج منطقه ایمه اکثریش از زمانه پاس جیوان ولی میساتی آنه نمانند بیان بازار و تراکتوری بیان بازار و مثلا دزگای مثلا وسیله وشی امان نه جۆرێکی تر لە چێڵان لە ڕێی گاجووتەوە ئەنجام دەدرێت بە تایبەتی بەوە شوێنانەی درەختێکی چڕی تێدایە و بە ئاسانی تراکتۆر ناتوانێت پێی بگات گاجوود ڕێگەیەکی کلاسیکیە و پێش هاتنی تراکتۆر تاکە ڕێگە بووە بۆ چێڵانی زەویەکان ڕێگەی سێەم بۆ زەویە تەخت و فراوانەکان ئەویش بە تراکتۆر ئەنجام دەدرێت ئەم ڕێگەیە ئاسانترین و خێراترین ڕێگەیە بۆ زەوی چێڵان ئەوەڵ شەغڵ و باو باپیریمانە هیتیاری هەر قەدیمە لەیامیش هەر خەدیمیە هەر
هیتە شا هیتە مابیێنێ منیش ئینوایشام ئدامەدان کاروایشا دە دوانزە ساڵی چێوەڵی اینو هیتم یال گرتن و پێسەتر دەگا و هانەگەمڵە و کێبنەوە بێرواسینە ئەنجاممدان فەسڵ و هیتی جە وهاری نەتر شروع بوو تا دەور و 45 شەوە 45 شەوێت ئەغڵەبی دێ پای زمسانینە هەر وەختە هەوا وەش بوو زەمین مەناسب و پێکەشاوەرزی چاوەختی چەنە کەمکەمێ هیتە کردیۆ لێ نزیکۆ ئەسفەند مانگۆ ئەسفەندینێ چاوەختە چەنێ وڵا خۆمان بە هیتە بێ هیتە بە گاوێ ئارێنی و ئاوەتیە وهارێنێ ئەگەر نوێ شانێنێ وەڵی نەشومش بڕێنی شەوتمان کەرینی شەو بە نوێی تا پاییزی ڕێنی نیشاوە وتە بەرێ نیشاوە چۆتمای پاییزی دووبارەی ئەشیا تۆمە ئاردێ و گاوێ ئاردێنی و یا بە کۆڵگە تۆمەکەی ئارێنی یا بە گاوەکە ئارێنی دووبارە کەرینی شەوە گەنمی تا وهاری دووبارە وهاری ئی وەختەیە تر ئارێنی ئاوەتی کووت نەبێشانمی هیچ کووت نەبێشانمی و ئێتە هەر پاسە زلبی کەرینمی گەنمی یاوێنی ڕنین میشاوە بەدارێ ئیسەوە لێ خاسە ئیسە تراکتۆر هەن ماشین هەن ڕنۆشەوە هیتە ماشەڵا چێوە سنەتی قەدیمی عالیچە زەمینێ مەسەڵەن کە لێژ بۆ هیتە تەختشکەرەوە وەختە کاڵۆز ئا زەمینێ تەختکەرەوە خاصەتی فرێژەنێ ئالا هیتە مەزەڵەنسەی زەمین کاڵۆ دماوە شەسەی ملۆ دیکاڵیاکێنێ مەسەڵەن لێ شەسەکێنێ ینی گۆلەکەی پەنەواژمێ گۆلە ئەنەکە درەختی شەنەمیە و تەماتی شەنە چەخنی خاصەتی فری فراوانی عالی ژەنی تفرە لازم مەکەرە و کارگەر بێ هەم نەمبەوەنە ئیتەکەی وێش زەمینەکە کاڵۆ دماچەوە شەسەیش پەنەمڵی بۆ پێسە گۆلی تر لێ گۆلەکەی نەمەزە قەڵەمەنار چەخنی تەماتێ تۆم خیار ووە پاسە کولۆکەچ تاوی چەنە استفاده کردی چەنە شەخنی تراکتۆر ماشەڵات تراکتۆری چکار و وێشکەرەوە لا تەشبیهی تەژگاوی کار وێ شاکەرەوە وەلێ تراکتۆر ماشەڵات تراڵ بچێوە محکەمە لێ تەونیچی و چەنە تاوە کارکەرەوە وەلێ میتە وەسیلەکەش کشە دار و تەختەن ضعیفە نسبەت بە تراکتۆری ماچە هیتە هینو خاصیت وێ ژەنیش بلا تەشبیه گاوی ژیتەین وێ ژەنش تراکتۆر بە نەزەرەوە من مەسەن لاستیکەش قورسا تراکتۆرەکە زەمینەکەی کووەوە لاستیکەش چونکە قورسا وەز نەژەنێ میان زەمینیە کووەوە وەلێ میتە نایتە سووکەنێ زەمینەکە مەسە مەکووە شەرەفتەو مەبووێ ئەپاسە تر جەرمە قاڵوێترینی و خاصیت و چێشان پەیوێترینی هیتە هەردانە بێ ئاوەتیە هیتەوە بە دوێتمەنێ یا بە تمەنێ ئیسەتێ ئانەنە 100,000 منە هێشتا نمێ بە گاوی ئەتر ئاوەتی وەزە جیا بێ پێسەی سێ نەبێ ئاوەتیە اقتصادی بێ هیچ نەبێ وەرمی بەخوا بێنە بێن حتا بێرەگا تیکە نانیم نەبێن لاوەوەرم وەلە ئیسە پی گرانیە هەر خاستەیان هێشتا خاسە تراکتۆر ئارێنمی ئەچێگەنە شەوێش لە کاڵێ بە تراکتۆر کاڵێن مێش وەلە هەنوو ئێگەی نەبێ هەنوو ئارەنانی بێ چێگەنە نەبی وەڵا دوێ ڕوێ ئارێنیش ئاگەیانەی پارە کاڵێنی ئەنەکەوتە بێنی ڕەحەتی و وەشی و ئێتە کاڵێنمی و کەرمی بە خەلە بە گەنمی بە یەوێ بێن یەوێ بێنێ گەنمی ساڵ ئاین ئەمە گرت کەلێ بە یەوێ هەر بەکنەدەەوە گردم ڕنیەوە وەڵاروی هیتە مسانی لە تەشبی ئەگەر پیرە بۆ ئینە مەسەن ورەشیش منەش کوشتارگای لە تەشبیگاوی جوان مسانیۆ پەیاگیا گاویە دەوامیشش ئەمریش مەسەن تا 25 ساڵی تاوە هیتە کارکەر و پیرەش بوو لە تەشبی گۆشتینە هیت کاری وێژ ئەنجام و تا 25 ساڵیش ئەمر کەر و تر هیتە تا 15 ساڵی وێش قەوەتی ژەر هەن تا 25 ساڵی تر تاوە هەری تێشکەر و شەنوانێرە ترەگەر مەسەڵەن ئەمرش لواسەر تاوی لە تەشبی گاوی جوانتر پسانی گاویت زەمینە کە پێسەی نەکار و شێگەنە بینمی ڕەخ بێ پێمان نەکاڵ یا مەجبوری بینمی ئای ماهۆر کەدە لا تەشبی وستمان بر شەرە کەمێ نەرم بیرە ئیجاتر پێماکاڵ یا نا ڕەخ بێ وشک بێ بە وشکی تەمەکریۆ زەمین ڕەقا
چون زمینەکە نەرم بوو نەفرە هەڕێژ بوو نەوشکیش بوو پێسەی نواروی بەڵێم کەمێ هەڕەبی نەخواروچ گاو خاصیتژن مەسەڵی سەواشمی هیتێ گوێش بە پێ تاوی دێشەوە بریش پێ کەشە بەرزەیە پێ دلیا مێوە وەلێم ئانە جەناب بڵماچی مەسەڵی دەستگای گولانی هێنی ئامێنینە دوێرە ساڵێن ئانێمە ترسکرێ زەحمەت چیان و مشم دوێرە نەفەری جابەجێ شاکەرا بەراشا پێیەگەتەری وەلێم گا وش بە پاوش ملو پێ قلی شرابیش پێ دووریچ مشکڵش نییە نە پیانە وش بین وش نەشەنەوە بەریش وەلەمی دەستگای ئامێنینە بە دوێرە نەفەری ئیجا قابل و حەملی لاوە لای با پێیاگاتەری بەرزی پێ دلێ مێوێ دیواری یاگە باخێکە دیوارێش بۆ بەرز بۆ ئەبیسەری کاشا کوشە مشکڵە جابەجێ شاکەری وخيزاني دايما بيجمي صوته شماران غيزاني ثانية فتانية صوته بثانية جواني قوزك يا يكسر بوكاني من حرامي ذاك شنفان أو كان ياوي توتيا يا نشوي عزيزي أو ديمو شاو تەڵان یەکێکە لە تایبەتمەندیەکانی باخداری لە هەوراماندا هەر لە سەرەتای نیشتە جێبوونی هەورامیەکانەوە لەگەڵ دروستکردنی خانوودا تەڵانیش پەیدا بووە ئەو زەویانەی کەمتر سەختی و بەردیان تێدا بووە خاوێنیان کردوتەوە و باخ و باخاتیان تێدا چاندووە زۆربەی ڕووبەری زەویەکانی هەورامان بەرز و نزمی زۆریان تێدایە و لێژن بە ئاسانی ناتوانرێت ئاودێری و باخداریان تێدا بکرێت بۆیە بیریان لە دروستکردنی تەڵان کردوتەوە تەڵان بریتیە لە دروستکردنی پارچە زەویەکی تەخت و بچووک لە ناوچەیەکی سەخت و لێژدا بە هەڵچنینی دیوارێک لە ڕێی بەردەوە دەست پێ دەکات بۆ ئەوەی خاکەکەی لە ڕاماڵین بپارێزێت و بە ئاسانی درەختەکانەوە بخۆنەوە بەرزی و پانی دیوارەکە بە پێی لێژی و فراوانی ڕووبەری زەویەکەوە دەگۆڕێت زۆربەی باخەکانی هەورامان بە تەڵان دروستکراون هەموو ساڵێک لە وەرزی زستاندا بەهۆی بارینی بەفر و بارانەوە هەندێک لە تەڵانەکان دەڕوخێن و لە وەرزی بەهاردا لەلایەن باخدارەکانەوە چاک دەکرێنەوە ئیسە فەسڵ و کاری مەردەمەتر موقع و کەڵەکنیای شۆن و موقع و ئینەینە ئەوەڵ و وەهارین و ئاوەختیەکەی ئەتە کاشڕۆ بوو کار و کەشاوەری وینیشا ئاوەختێکەی ئەگەر کەسێک کەڵەکێوێ پسە دیوارەش وەڕا بە منیۆشە و ئەگەر کەسێوی مەسەڵەن پیازێ یا چیوەوەش لازم بۆ شانۆش پیازوشی و کەڕۆنە و یا شوم بڕۆن و درەختی ئینیشا ئەگەر زەمان و قەدیمیش بێ بوو ئاوەختیەکەی کە من هۆشم مێ زاڕۆ بێنێ هێنمەیەگە کەڵەکەکانی هێنمەوە وەڵێنەوە دمانە زەمینەکەی کاڵێنمە پێسە دەرەختش نەبێ کەم بێ زەمانێ وەرز خۆرەزی چی منتێقە نەبێ ئاوەختیەکەی وەڵێنە شومش بڕێ مێن و وەهاری ئەگەر پاییز بێ خەدەکەی پاییز شانێنمێ مقدارە ئیخت زەمینیشە منی پەی وەهاری پەی تەڕەکاڵی پیازی و ئی جۆرە چیوە هەتا من هۆشم مێ بەنجانی ئەچی ئەوارەی منە نەبینی بابم تۆ شەتڵێکێش ئارە هەتا هۆشم مێ دوێ یانی ئەچی بەخ منتێقۆ ئێمەنە پیاز شابێ ما باقی ئێنی یانۆ ئێمە یانۆ دادو سیاحتێنی پێی پیازی کەس ئانەش نەبێ پیازی کەڕۆ وەڵا کەڵەکەی ئینە ئەسەر و ئینەینە پار و پرای کەمتەر وەرەنە وشکە ساڵی بێ وارانوشی و کەمتەر بێ وەرەوە وەریم ئیساتێ بە خاتر و ئانەی و فرەتەر وڕێنی هەم وەرەوەکەی فرێ بێ وارانەکە سەنگین بیان ئاوەتی وڕێنێ ئێتە خاکەکەی چش فرەن خاکەش سەنگینە من ئی وەڵێت و ئێمە تەخسیر و ئانەینە ئەکسەریەش
ئەنەها وشکە ساڵینە کەمتەری کەڵەکە وەڕەوە وڵا دەینە ئی کەڵەکی ئەکسەریە شادشدلو خاکەکە وشنە بەرژارێنیش بەرژارێنی کەرینی شاوە دیوار پێی مەسەڵن زەمینەکەی وێش شون و ئانێراگە کەسێت کەسریش ئاردە بوو دوان دوورێ بە ئاردێنێش مەجبور بیان ئاوەختیەکەی تا مەسەڵن دیوارەکەش نیان و تەختایەکەنی زەمینەکەش تەختای کردە ئاوەختی بە زەحمەت وڵاتی ئی کەڵەکێ بە خاتر و ئینەوە کە نیەنەشا مەسەڵ ئی زەمینەکە وش حاڵەت و گینیش بێن شیک بیش بێن لێژی بە ئیسلاح و وێما ئی دیوارشانی یان ئاوەختەکەی هەتا تەماشەکەری مەسەڵەن سەر و ئی دیوارینە وەزی شەنە عەجایب مەنی یا تفی شەنت هەر دەرەختێوی مەسەڵەن چووک یاچی پەش و دیوارینە هەم وەرە فێنکە هەم پەشتی وە خاکیش بیەن و ئاویشا دارێنە فرەتە قەویەنە ئی دەرەختە قەوی بیەن ئاوەختیەکەی ئینەی چشکە مەسەڵەن باخ و هەنگورێن ئێتەری دیوارشانیان وەرشنە بەخاترینێت زەمینەکە تەخت مردەوە ئەی وەختی ئی هەنگوری ڕوشتش کردن و ئاوەختیەکەی وینش کردن بەرهەم ئامێنە قودرەتیش فرەتەرە ئانی بە شێوەیەکی گشتی لە ناو بەرهەمە کشت و کاڵیەکاندا دوو جۆر زیادکردنمان هەیە یەکێکیان لە ڕێگەی تۆوە دەبێت ئەوی تریان لە ڕێگەی قەڵەمەوە قەڵەم یەکێکە لە گونجاوترین ڕێگە زانستیەکانی زیاترکردنی درەخت چونکە 100% دەچێتەوە سەر باوانەکەی و هەمان ئەو میوەیە دەگرێتەوە کە قەڵەمەکەی لێوەرگیراوە ئەوەی پێویستە لەم کردارەدا ڕەچاو بکرێت هەڵبژاردننی خاکێکی گونجاوە قەڵەمەکەی تێدا بنێژرێت هاوکادە سووری و درێژی قەڵەمەکەش خاڵێکی ترە کە پێویستە ڕەچاو بکرێت هەڵبژاردننی کاتی گونجاویش خاڵێکی سەرەکیە بۆ ناشتنی قەڵەمەکان چونکە لە سەرەتای وەرزی بەهارەوە ئەم کرداران جام دەدرێت پێشەوەی گۆبکەی دەرکرد بێت هەوڵ و فەروەردینەوە شروع بوو تر ئەگەر و کەڵەکەش ڕێ بوو کەڵەکە منیوە و شونە کەڵەکێرێ درەخت منیونە و شونە درەختەکەرێ دەستکەر و گیوا درونای و مای گیوا درونای فەسڵ و کاڵایەوە کاڵاش کاڵ و ئەگەر باخ و باغ بوو کاڵاش کاڵ و ئەگەر میوی بۆ ئەوەڵ و فەروەردینی بڕۆش و دمای بڕیای کاڵۆش ئەگەر باخی بۆ پێسەیسە باخ و ئێمەیسە چێنە کارکەرمی هەنارینی و وەزینی و کاڵاش کاڵ و دمای بڕیای و دمای هینی دمای کەڵەگنیایە دمای کاڵای و کاڵۆش و دمای کەڵەگنیایە بڕۆژ کەڵەکەش منی و وەڵێنێ کەڵەکەش منیونە و ئاوەختە کانژمە ئەگەر لێش بۆ تەختشکەر و ئامادەشکەر و پێی درەخت بنی و تر وەختی ئامادەبی تەختشکەر و تەمیز پۆختە ماروت درەخت تیرێ ژورم و شونە تیرەکارە درەختش منی و درەخت بوو هەنار بوو هەنجیر بوو ئاوەختە وەزی بە هەشتاڵووی بە شێڵانی بە تر بەڕەدی منی و ئەگەر کیارە چگەرەکە بوو کیارە کەر و تا درەختەکە یاوە پەنێ هامنێنێ كلن جا آخر مانگو زمسانینە كلن درەختە منیوە تا یاگە کێفسانیش بۆ حتا لیوە هەلیشەنە مەتاوی بنیەیش حتا مەتاوی پاییزینە بنیەیش مەتاوی پاییزی فەتە میوی بنیەی جە پاییزەنە فەتە مەتاوی میویش بنیەی جە پاییزەنە وەلی فەتەر ئەکسێتۆ درەختەکەی مەتاوی وە هەلیشەنە بنیەش و آخر مانگو زمسانیشەنە یعنی ئێسفەند كلن شرایطەکەی پاجۆنە درەخت منطقە ژاوەلوینە كلن هەنار نمۆنە منطقە ژاوەلو لهۆنی كلن هەنارن مثلا چێوایە هەنجیرینە هەنجیری پاوەشی هەنەوە پا بادرامێنێنەوە پا هەنارە پێ قەشەنگە جەدنیانە دەنگش دانوەکینا منطقە لهۆنینە وەلی تمەوینی منطقە ژاوەلی كلن دەختایەتە كلنمەوە شایە سە واسمی هەنجیرێ و پسە هەنایی ڕشتش کەمترن وەلی حەچی چێوە منطقە ژاوەلیشە نەمەوە بەس منطقە هۆڵامانیشە نەمەوە وەلی کەمتر پسە ژاوەلیمانە چون ئاگە گەرمیانترن بەس شرایطەکەی تەپاژۆنە پێ هەناری و هەنجیرێ و پرتەقاڵی ئینە باشترە منطقە هۆڵامانی منطقە لهۆنی
هەڵپاچینی درەخت ڕێگەیەکی ترە بۆ خزمەتی باخەکان. ئەم کارەش بۆ دوو مەبەست ئەنجام دەدرێت. یەکەم بۆ پێدانی شێوەیەکی ڕێکوپێکە بە درەختەکە، ئەوی تریان بۆ زیادکردنی بەرهەمەکەیەتی. ئەو لقانەی زیادن و زیان بە درەختەکە و بەرەکەی دەگەێنن لەلایەن کەسانی شارەزاوە بە ئەمراز و ئامێری تایبەت لادەبرێن. قبلا بە مشار کارشاکردن و بە تۆرداس کارشاکردن و ئیسە مەردم فرەتر بە قەیچیە کارمەکەڕۆنەوە و بە دواردی و بە وەسیلە ئەڕێ و بە وەسیلە و برقی و ئینانەمە تەواخەکستەشوە کارکەینەوە کی بڕی ئیم شاریچە وەختی منیەی شوێنەی درەختە مەشور نزیک بۆ پاشاخە ئەسڵیەشوە پینە ئازام شە زوو خاسوە بوو. ئازام شە زوو ساڕێژوە بوو کە یاگی گیرە وەختی مەپڕیش ئادرەختە ئاشارەمە بخەنە پڕی ساڕەکەەوە نزیک و پێنێ زوو ئازام شە خاسوە بوو. زیاتر ڕشکردوەنا كلن هورسيني مثلا جمع تقوي مع نزول بيجوا بيانا يا حتى هاي سيشة باسنا إذا اختارنا هو باسان كي دخت سوا كوتاشا وكذا وهورسا باسان وجموجوسا وكذا كي إذا اختارس كونا حالته تشتريبو نلو سوا وبشدد ببوشنا عسى ما برزنو وكنوش أو وقت جو عنو هالعلينا إيه واشة وزو زمين إيش رأيت عشاني حتى ما شو كسب وتجربة بو حتى كسر ما توي حتى باخوان ما توي كاري كلام مشو كسای تجربه جا کسی گیره یا قومی کشا با یا ویشا یا کسی بر رانمایشا کو یا کسانی بر رانمایشا کرد طرف اداره و بو یا یگانه و بو این خلفه یک ساله مشم خلفه یک سالی باید دژوانی پەیوەندکردن کردارێکی ترە لەناو باغداری هەورامیەکاندا گرنگی پێدراوە. لەم ڕێگەیەوە هەم دارە زڕ و بێبەرەکان دەبن بە داری بەرهەمدار، هەم ئەو دارانەش بەرهەمەکەیان ورد و بێکەڵکە دەتوانرێت بەرهەمەکەیان باش بکرێت. بۆ پەیوەندکردنیش پێویستە ئەو نەمامانە لە نێوان خۆیاندا لە یەک خێزانی ڕۆچی و پێکەوە گونجاو بن. دەکرێت ئەو دارانەی ناوچی بەرهەمەکەیان ڕقە وەک قەیسی، قۆخ، هەڵوژە و بادام لەسەر یەکتری پەیوەند بکرێن. کاری پەیوەندکردن لە وەرزی بەهار و پاییزدا ئەنجام دەدرێت. ئەو کەسانەشی بەو کارە هەڵدەستن پێویستە شارەزاییان لەو بوارەدا هەبێت بۆ ئەوەی پەیوەندەکەیان سەرکەوتوو بێت. ڕۆشتش کرد و درۆسا جوانش داوانێ ئەچاوە جوانم بوونێ ئەچاوە جوانم بوونە جوانەکەش ماروسەر جوانەکەش ئارسەر ئانەم نەزەر و تۆن ئادرەختاکە دانەوەنە ئینا ئەسڵەیە ئینە ئەسڵە پێسە ئەسڵ دەیوەنە نائەسڵی درەختە نائەسڵ هەن درەختەکە نائەسڵە پێسە مرۆ گوڵاوی و مرۆ کویلەی مرۆ کویلە نائەسڵە وەلێ مرۆ گوڵاوی وێژ ئەسڵە ئامرۆ ئەسڵێچە تەنیا یەک نوع دووە نوعنیا و دەنوعێنێ وەلێ ئامری کویلە ئەگەر گێرش دەدواردە نییە ئێمە باس و پەیوەندەکەمە ئەوەڵ سەر مرۆ کویلەیەوە باسشکەرمێ چۆن مرۆ کویلە و مرۆ گوڵاوی فەرقشەن وەختەیە کە تێگەرێک تا ئیمرۆ کویلەیە واری ملی گڵاویش مێوەنێ گڵاوی ئەسڵە کویلە نائەسڵە گڵاویەکە داوەنێ 15 ڕوێ 10 ڕێژمەن و پێگەلاویژی وهاری جا ئەنەم ویارا وهاری وەڵێنە ملی مریکویلەکەی بڕی مریکویلەکەی بڕی ڕێک و ئینسانە بڕیش ئیتر ورمەوە پێگەلاویژی گەلاویش ملی خەڵفەی یەک ساڵی مرۆ گوڵاوی خەڵفەی یەک ساڵی مرۆ گوڵاوی ماری چنی خەڵفەی یەک ساڵی مریکویلەکەی ماچاش پەنە ئینە ماچاش پەنە لولە پەیوەند جا خەڵفە گڵاویەکەی کە نیرە ماری بە عەنازە و ئانەی جە گڵاویەکەی کەندەنەترێ جە کویلەکەی تۆکڵ بەر ماری تۆکڵ و گوڵاویەکەی ماری کردی دلێ تۆکڵ و کویلەکەی تۆکڵ و کویلەکەی فڕمەی تۆکڵ و گوڵاویەکەی کەی ملشرێ وەلێ ئا تۆکڵ و گوڵاویە مشۆم وەچەش بۆ بۆ وەچەکە کەرتەی خەڵفە بەرکەرەوە ماچاش پەنە وەچ ئاوەچێ خەڵفە بەرکەرەوە مشم مرۆگوڵاویەکە پۆش بوو داوەنە و مریکویلەکەی ئا خەڵفێوێژ ڕامۆژ درۆسۆ خەڵفەکەی ڕامۆژ وەختە خەڵفەکەی ڕاماش ئێتر گڵاوی ڕامۆ کویلەمە ڕامۆ ئینە تووقڵەکە هیچی ئامارێ ئینە کە جوانەکەش فۆن جوانەکەش فۆرماری ها کەری یاگی ئێی هەکە ئەو مادا بەدا
ئینش قلشنا هەورامان کەش و هەوایەکی گونجاو و لەباری بۆ باغداری هەیە. زۆربەی ئەو دارانەی لەگەڵ کەش و هەوای ناوچەکەدا گونجاون لە ناو ئەم باخانەدا دەبیندرێن. دیمەنێکی جوان و وێنەیەکی سەرسوڕهێنەری بە ناوچەکە بەخشیوە. بەهۆی ئەو باخ و باخاتە زۆرەوە کۆی جوگرافیای هەورامان وەک ناوچەیەکی گەشتیاری ناسراوە.